سڵاوتان لێبێت خوێندکارانی قۆناغی چوار، هیوای لەرزاغی و تەندروستی بۆ هەمووتان. گوڵەکانم ئەمڕۆژ وانەیەکی تری کوردی دەخوێنین کە لەم وانەیەماندا باس لە دوو بابەتی جیاواز دەکەین کە یەکیان جوانی بەهارە و ئەوی دیکەیان خۆراکی بەسوودە. کارێکێک لەم وانانە دەخوێنینەوە و پاشان ڕوونی دەکەینەوە و ڕاهێنانەکان وەڵام دەدەینەوە و لە کۆتاییشدا ڕێنووسی دەکەین. و یەکەم بابەتیش باس لە خۆراکی بەسوود ئەکەین و با پێکەوە بخوێنینەوە. ئەوە من پەرتووکی کوردیم کردوتەوە و ئێوەش بە هەمان شێوە پەرتووکەکەتان بکەنەوە و بیکەنە وانەی خۆراکی بەسوود و تۆش لەگەڵ من وانەکە بخوێنەوە. خۆراکی بەسوود. مامۆستا کچ و کوڕە خۆشەویستەکانێ کێ دەزانێت خۆراک سوودی بۆ مرۆڤ چییە؟ شەونێم مامۆستای هێژا خۆراکی بەسوود هۆکارێکی گرنگە بۆ گەشەکردنی لەشی مرۆڤ و گەورەبوونی، بەتایبەتی لە زارۆک و منداڵاندا. مامۆستا کام جۆرە خۆراک بۆ منداڵان بەسوودە؟ ئاشتی ئەو خۆراکانەی کە پرۆتینیان تێدایە وەکو گۆشتی ماسی. ئازاد مامۆستا بێجگە لەمانە شیر و ماست و هێلکە و نیسک و نۆک و هەندێک جۆرە سەوزەش پرۆتینیان تێدایە. مامۆستا ئافرین بۆ ئێوە ڕۆڵە خۆشەویستەکانم. با منیش هەندێک زانیاری دیکەتان لەبارەی خۆراکی بەسوود بدەمێ. لەشی مرۆڤ پێویستی بە گەلێک جۆرە کانزا هەیە کە لە سپیایی و سەوزەدا هەن، وەک کانزای کالیسیۆم و پۆتاسیۆم و فۆسفات و کولارید و گەلێکی دیکە. هەروەها ڕۆڵە خۆشەویستەکانم ڤیتامینیش بۆ لەشی مرۆڤ بەسوودە. هەردی مامۆستاگیان ڤیتامین چۆن دەست دەکەوێت؟ مامۆستا ڤیتامین لە میوە و سەوزەی تازە هەیە. قوتابیان مامۆستاگیان پڕ بەدڵ سوپاست دەکەین بۆ ئەم زانیاریە بەنرخانەت لە بابەت خۆراکی بەسوود. کەواتە وانەکەم ئەمباس لەوە دەکات کە مامۆستایەک پرسیار لە خوێندکارەکانی دەکات کە خۆراک سوودی بۆ مرۆڤ چییە؟ و هەریەک لە خوێندکارەکان باس لە جۆرێکی خواردن دەکەن کە هەریەکەیان سوودی خۆی هەیە. لەشی مرۆڤ بۆ ئەوەی کە چالاک بێت پێویستی بە وەرگرتنی وزەی خۆراک هەیە لەگەڵ بڕی ئاوی پێویست و ئۆکسجینی پێویست. بۆ ئەم مەبەستەش پێویستە بەردەوام ئەو خۆراکانە بخۆین کە بەسوودن و بڕی پێویست، پرۆتین و کاربۆهیدرێت و کانزا و ڤیتامینەکانی تێدایە کە ئەمانە پێکهاتە بنەڕەتیەکانی خۆراکن. خۆراکانەش کە ئەم پێکهاتانەیە تێدایە وەک شیر و هێلکە و گۆشتی ماسی و هەندێک لە سەوزەکانی وەک بڕۆکلی و قەرنەبیت و سپێنەخ کە ئەمانە پرۆتینیان تێدایە و سەرچاوەی پرۆتینن، و هەروەها سەوزە و میوەکان کەوانیش ڤیتامینیان تێدایە و سەرچاوە ڤیتامینن، و هەروەها بەرهەمەکانی دانەوێڵە وەک گەنم و برنج و نان کە ئەوانیش کاربۆهیدرێتیان تێدایە. و پاشان بۆ ئەوەی کە تەندروست بین پێویستە ڕۆژانە بڕی ئاوی پێویست بخۆینەوە. گوڵەکانم ئێوەش پێویستە چەند جارێکی تر وانەکە بخوێننەوە و هەروەها پێویستە هەموو بابەتەکە لەسەر دەفتەری ڕێنووس بنووسنەوە، چونکە بابەتەکە زۆر نییە و هەمووی دەبێت بنووسینەوە. و پاشان دەچینە دووپەڕە دواتر بۆ ئەم وانەیەشمان ڕاهێنان و چەند چالاکیەکمان هەیە کە من هەریەکەیانتان بۆ ڕوونەکەمەوە و لە هەریەکەیاندا یەکجانە وەڵام ئێمەوە. ڕاهێنانەکە چەند بۆشاییەکی پێیاوین و دەبێت بە وشەی گونجاو پڕی بکەینەوە. خۆراکە بەسوودەکان بۆ گەشەکردن و گەورەبوونی لەشی مرۆڤ و پاراستنی لە نەخۆشی ئەمانن: یەکەم پرۆتین کە لە بۆشاییدا هەیە. 4 بۆشایی پێیاوین کە پێویستە بە وشەی گونجاو پڕی بکەینەوە. پرۆتین کە لە گۆشتی ماسی، هێلکە، شیر، ماست دا هەیە. کاتێمە بەو 4 وشەیە 4 بۆشایەکە پڕ دەکەینەوە. بەم شێوی من تۆش پڕی بکەرەوە و من بۆشایەکانی تر وەڵام نایەمەوە و دەبێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوە.
پاشان چالاکی یەکمان هەیە پێمان دەڵێت پێچەوانەی ئەم وشانە وەکو نمونەی خوارەوە لە تێنووسەکەت بنووسە. یەکەم دانە خۆی وەڵامەکەی نووسیوە بە سوود بێسوود. بە سوود واتە شتێک کە بە کەڵک بێت، پێچەوانەکەی چیە؟ بێسوود، واتە شتێک کە بە کەڵک نێت. وشەی دواتر من دەیکەم بەتوانە بێتوانە پێچەوانەکەیەتی و ئەوانی تریش بە هەمان شێوە خۆتان لە ناو دەفتەری ڕێنووس وەڵامەکەی دەنووسنەوە. ئەو پاشان دەچینە پەڕەی دواتر. پاشان چالاکی دووهەممان هەیە پێمان دەڵێت ئەمانە بخوێنەوە ئەنجا بۆشاییەکان تەواو بکە. لەم چالاکیەدا کۆمەڵێک کردارمان هەیە کە من کردارەکانتان بۆ دەخوێنمەوە: خواردن، بڕین، هاتن، بردن، گەڕان، مان، کردن، ژوشتن، نووسین. خواردن یەکەم دانەکە خۆی وەڵامەکەی نووسیوە کراوە بە خواردنەوە. خواردن، خواردنەوە. دووهەم بڕین، بڕینەوە. بڕین، بڕینەوە. سێهەمیان من وەڵامەکەی دەدەمەوە: هاتن دەبێت بە هاتنەوە. هاتن دەبێت بە هاتنەوە، وەکو ئەوەی من ئێوەش بینووسن. و کردارەکانی تر وەڵامیان نایەمەوە و بە هەمان شێوە خۆتان وەڵامی ئێنەوە و لە دەفتەری ڕێنووس وەڵامەکەی دەنووسنەوە. ئەو پاشان چالاکی سێهەممان هەیە کە دەڵێت بە کورتی باز لە پێک هاتە بنەڕەتیەکانی خۆراک بکە، کە من ئەمە پێشتر لە ڕوونکردنەوەی وانەکە باسم کرد. پێک هاتە بنەڕەتیەکانی خۆراک بریتیە لە کاربۆهیدرات، پرۆتین، کانزاکان و ڤیتامین. ئەم بابەتیان تەواو بوو، بەڵام پێشەوەی کۆتایی بەم بابەتیان بینین بیرتانە خەمەوە کە ئێوە بۆ ئەم بابەتە چەند ئەرکێکی ماڵەوەتان هەیە. یەکەم خوێندنەوەی چەند جارێکی تری وانەکە، دووهەم وەڵامدانەوەی ڕاهێنان و چالاکیەکان کە ئێستا باسمان کرد، و سێهەم نووسینەوەی بابەتەکە لەسەر دەفتەری ڕێنووس. ئێستاش باس لە بابەتی دواترمان ئەکەین. بابەتی دواترمان بابەتی جوانی بەهارە کە ئەم بابەتەشمان هۆنراوەیەکە باس لە وەسفی جوانی وەرزی بەهار دەکات لە کوردستاندا کە ئەم هۆنراوەیەش لەلایەن کامەران موکریەوە نووسراوە. ئەگەر باسێکی کورت لە ژیانی کامەران موکری بکەین، کامەران موکری ناوی تەواوی محەممەد ئەحمەد تەهایە و لە ساڵی 1929 لە شاری سلێمانی لەدایک بووە و چەندین هۆنراوەی جوانی بە مەبەستی جیاواز نووسیوە. یەکێک لەوانەش وەسفکردنی سروشتی جوانی کوردستان بووە و ئەمەش یەکێکە لە هۆنراوەکانی. و ئێستا پێکەوە هۆنراوەکە دەخوێنینەوە و پاشان دێڕبەدێڕیتان بۆ ڕوونەکەمەوە. جوانی بەهار. ئاوی قەڵبەزەی سپی و ڕەنگاوڕەنگ لە گەروی کەژە ئەیکا بە ئاهەنگ. وەختێک کە تافگا دێتە پێکەنین، مەلانی بزێ و دێنە هەڵپەڕین. بووکی بەهاری جوانی ڕازاوە لە کوردستانە خێمەی هەڵداوە. لەسەر لووتکەی شاخ تاجی زەردەپار، پرشنگ ئەهاوێ بۆ ناو ئاوی کەڕ. لەسەر کەناری چەمی پڕنەغمە، ئەو خونچە سوورەی ناسک و نەرمە. بەرگی داماڵی سەوزی ئاودامان، خۆشت بە قەترەی بەفراوی کوێستان. وردە شەپۆلی جۆگەلەی بڵاو، خوتووکەی بەردا لە کەناری ئاو. وەکو فریشتە گوڵی هەڵوەری و لەسەر سنگی ناو جۆگەی وەکو زیو. ئەڕۆم بەرەو خوار بە پشتە مەلە، ئەبژێتە دەمیان تیشکی ئەو کەلا. گوڵەکانم و ئێستا من دێڕبەدێڕی هۆنراوەکەتان بۆ ڕوونەکەمەوە. یەکەم دێڕ کاتێک دەڵێت ئاوی قەڵبەزەی سپی و ڕەنگاوڕەنگ لە گەروی کەژە ئەیکا بە ئاهەنگ. ئاوی قەڵبەزە مەبەست لە ئاوی تافگەیە و سپیش مەبەست لەوەیە کاتێکە لە بەهارانە ئاوی تافگەکان زۆر دەبنەوە و بە خێراییەکی زۆر دێتە خوارەوە. ئەمەش وا دەکات کەف دروست دەبێت. لە سپی مەبەست لە کەفی تافگەکەیە و هەروەها ڕەنگاوڕەنگ مەبەست لە وێنەی ئەو گوڵ و گژوگیایە کە لە دەوری تافگەکەی و لە ناو تافگەکەیە
وێنەکەی دەرەچێتەوە لە گەروی کەژە ئەیکا بە ئاهانگ مەبەست لەوەیە کاتێک کە ئاوەکە لە چیاکە دێتە خوارەوە بە خێرایەکی زۆر دێت دەنگی خوڕی ئاوەکە زۆر دێت مەبەست لە ئاهەنگ لە مەبەستی دەنگی خوڕی ئاوەکەیە. دێڕی دووهەم وەختێک کە تاڤگە دێتە پێکەنین مەلانی بزێ و دێنە هەڵپەڕین. کاتێک کە تاڤگەکە ئەو خوڕە زۆرەی دێت بۆ خێرای زۆرە دێتە خوارەوە باڵندە و مەلەکانی دەوروبەری دەفڕن و سەما دەکەن. بووکی بەهاری جوانی ڕازاوە لە کوردستانە خێمەی هەڵداوە. لێرەدا مەبەست لەوەیە کە دیسان وەسفی جوانی بەهار دەکات کە وەکو بووکێکی ڕازاوە وایە و ئەم بووکە ڕازاوەش لە کوردستانایە. دێڕی دواتر دەڵێت لەسەر لووتکەی شاخ تاجی زەردەپەڕ پرشنگ ئەهاوێ بۆ ناو ئاوی کەڕ. واتە لەسەر لووتکەی شاخەکە خۆر کە لە خۆر ئاوابوونایە زەردەپەڕ واتە خۆر ئاوابوون تیشکەکەی ئەهاوێتە ناو ئاوەکەوە کە هاژە و دەنگە دەنگێکی زۆری هەیە. پاشان دەڵێت لەسەر کەناری چەمی پڕنەغمە ئەو خونچە سوورەی ناسک و نەرمە. واتە لە کەناری ئەو تاڤگەیە کە ئەو دەنگی ئاوە دێت کە وەکو ئاوازێک وەسفی کردووە ئەو خونچە سووری ناسک و نەرمەواتە خونچەی گوڵی سوور تیا دەرکەوتووە هاتوونەتە دەرێ لە کەناری ئاوەکە. پاشان دەڵێت بەرگی داماڵی سەوزی ئاودامان خوشت بە قەترەی بەفراوی کوێستان. لێرەدا مەبەست لەوەیە کە لە بەهاراندا هەموو شوێنێک سەوز دەبێت و ئەم سەوزی و گژوگیایش کە لە دەوری تاڤگەکەیە بە ئاوی تاڤگەکە کە بەفراوی کوێستانە تەڕ دەبێت و دێڕی دواتر دەڵێت وەردە شەپۆلی جۆگەلەی بڵاو ختووکەی بەردە لە کەناری ئاو. کاتێک کە لە تاڤگەکەەوە جۆگەی وردە دروست ئەبێت ئەم ئاوانە پریشکی بەر بەردەکانەکەوێت. لێرەدا ختووکە مەبەست لەوەیە کە ئاوەکە بەر بەردەکان ئەکەوێت وەکو فریشتە گوڵی هەڵوەری و لەسەر سنگی ناو جۆگەی وەکو زیو. واتە کاتێک کە پەڕەی گوڵەکان هەڵدەوەرن دەکەونە ناو جۆگەکەوە کە وەکو زیوە هەیە. دێڕی کۆتایی ئەڕۆم بەرەو خوار بە پشتەمەلە ئەپشێتە دەمیان تشکی ئەو کەلە. واتە پەڕی گوڵەکان کە کەوتونەتە ناو جۆگەکەوە ئاوەکە لەگەڵ خۆیاندا دەیبات وەک وایە کە پەڕی گوڵەکە لە ناو ئاوەکەدا مەلە بکات ئەپشێتە دەمیان تشکی ئەو کەلە و تشکی خۆرەکە لێیان دەدات کە لە نێوان لووتکەی شاخەکانە. ئەمە واتای هۆنراوەکەیە کە وەک وتمان باس لە وەسفی جوانی وەرزی بەهار دەکات لە کوردستانە و ئێوەش چەند جارێکی تر هۆنراوەکە بخوێنەوە و پاشان دەبێت هۆنراوەکە لەبەر بکەن. و ئێستاش دەچینە پەڕەی دواتر. هەر وەک دەبینن بۆ ئەم بابەتە تەنها یەک ڕاهێنانمان هەیە کە کۆمەڵێک پرسیاری لێ کردوون و من یەکەم دانە وەڵام ئێمەوە. یەکەم دانە دەڵێت لە پارێزگای هەولێر تاڤگەیەکی ناودار هەیە ناوی چییە؟ ئەو تاڤگە ناودارە ناوی گەلی عەلی بەگە و ئەمەش وێنەکەیەتی. ئەوە وەڵامی پرسیاری یەکەم بوو. پرسیارەکانی تر وەڵام نایەمەوە و دەبێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوە. و ئەم بابەتەشمان تەواو بوو بەڵام پێش ئەوەی کۆتایی بەوانەکە بهێنم بیرتانە خەمەوە بۆ ئەم بابەتەش چەند ئەرکێکی ماڵەوەتان هەیە. یەکەم خوێندنەوە و لەبەرکردنی هۆنراوەکە کە دەتوانن بە دابابە بڵێن بە کورتە ڤیدیۆیەک لە کۆمنت بۆمی دابنێن و هەروەها دووهەم وەڵامدانەوەی پرسیاری ڕاهێنانەکان کە ئەبێ بینووسنەوە لەسەر دەفتەری ڕێنووس و هەروەها نووسینەوەی هۆنراوەکە لەسەر دەفتەری ڕێنووس کە هەمومانەش ڕەسمی بگرن و لە کۆمنت دایبنێن تاوەکو من بیبینم. ئەوانەی ئەمڕۆشمان تەواو بوو. تاوانەیەکی تر خواتان لەگەڵ.